لەسەر چی بنەمایەک من ڕێکلامەکەم یان بۆچی ڕێکلامەکەم. ڕێکلامکردن هەر کەسێک کە ئیشی هونەریەکە یان بۆ منە ڕێکلامەکە حتمما بە پارە ئەیکا و هەشە بۆ ناوبانگ ئەیکا، بەڵام من بۆ هەردووکی هەم بۆ پارەکە و هەم بۆ ناساندنی خۆشم، بەڵام زۆر ڕێکلامیش ناکەم، یان بۆ نمونە پەیجێک داوام لێ کاڵێ ڕێکلامم بۆ کە دوکانم هەیە یان ڕێکلامی جانتا پێڵاوم هەیە وەکو یارمەتیەک، جارجار ئەوەش ئەەکەم، شەرت نییە لە هەموو ڕێکلامەکانە پارە وەرگرم. ڕێکلامم کردووە پارەشم وەرنەگرتووە، بەڵام وەکو ڕەفاقەت یان وەکو دۆستایەتی ڕێکلامم کردو. مەرج نییە هەموو ڕێکلامەکان پارە وەرگرم، بەڵام ئەوەی کە کردبێتم یان چۆن ئەڵێ بەهۆی کۆمپانیاوە ڕێکلام ئەکەن یان بەهۆی کەسایەتیەوە. جاری وا هەیە کۆمپانیاکە ئەکتەرێک هەڵەبژێرێ یان هونەرمەندێک هەڵەبژێرێ، پێچەڵێ فلان ئەکتەرمەوە یان فلان هونەرمەندمەوە، لە ڕێی کۆمپانیاکانەوە ئەتوانی بەشداری ڕێکلام بکەیت. جاری واشەیە بەهۆی ڕەفاقەتەوە کەسێک یان لەو کۆمپانیایە ئیشەکە یان ڕەفیقی خۆتە پێتەڵێ فلان ڕێکلام هەیە ئەتوانی بەشدار بیان، فلان کۆمپانیا تۆی داوا کردووە، لەو ڕێگایەوە ئەتوانی بەشداری ڕێکلام بکەیت. ئەو پارانەی کە لە ڕێکلامە وەریەگەمە لە ئیشە هونەرەکان وەریەگرم، بەجددی ئەو مەبلەغە زۆرە نییە بڵم دانیشم شوێنێکی پێ بکەمەوانیاینا، نا بەس بەشی خۆمە. ئەو مەبلەغە پارەی کە لە ڕێکلامە لە ئیشە هونەرەکان ماوەریەگرم لە چەندە بۆ چەند بۆ و زۆرترینیان چەنە. ئیشم کردووە بە $1000 و ئەوە هەرە زۆرەکەیەتی، و ئیشیشم کردووە بۆ منە ڕێکلامم کردووە بە $50. ئەتر بەخوا خۆم هەڵ ناکێشم بڵێم وەڵا ڕێکلامم کردووە بە $500. نا، ڕێکلامم کردووە بە $50، ڕێکلامم کردووە بە $150 بۆ $200 کردومە، بەس ڕێکلامم تا ئێستا نەکردووە بڵێم بگاتە $1000 یان بگاتە $500. لە $300 ڕێکلامم کردووە، لە $50 ڕێکلام کردو، بەڵام لە هەموو ئیشە هونەرەکانمە هەرە زۆرەکەیان مەبلەغە زۆرەکەیان $1000 بووە کە وەرم گرتووە. خۆشترین مەبلەغ بوو کە وەرم گرت پادەکەیە. وەکو ئیسفادە بکەم لەو پارانەی کە وەرم گرتە بێ بۆ هونەری بەکاری بێمیان، نا بەس ئەوەنە بەشی ڕۆژانی خۆمی کردووە. ئەو مەبلەغە زۆرە وەرناگرم هەتا بتوانم ئیشێکی تری پێوە بکەم، هەرەوەنە بەشی خۆمی کردووە، بەشی ڕۆژانی خۆمی کردووە و تاو ڕازیشم بۆ بەشە. لە خواردن دروستکردنا چۆنم؟ وەڵڵاهی باشم، خوارد نەزانم دروستی کەم، بەڵام بەوەی ئیشەکەمەوە زۆر کەم دروستیەکەم، بەجددی زیاتر لە دەرەوە نانەخۆم بەپێی مەجال، بەڵام وەکو خواردن چی خواردنێکە خۆمیان چۆنم لە خواردنی زۆر حەزم لە یاپراخە، عاشقی یاپراخم و خواردنە کوردەوارەکان زۆر ئەخۆم، بەس بە تایبەتی یاپراخ لە هەر کوێ بێت بڵێن ئەوە یاپراخەیە من یەکسەر بۆی ئەڕۆم، ئەتر دوور بێ یان نزیک بێ، کێشەم نییە بەس یاپراخ بێ. لە وەرزشکردن چۆنم؟ ئایا وەرزشەکەم نۆڵە، لە وەرزشکردنا زۆر تەمەڵم، تااقەتی وەرزشم زۆر نییە، ئەگەر بۆ نمونە 2 ڕۆژ بڕۆم هەفتەیەک ناڕۆم، هەفتێ بڕۆم مانگێ ناڕۆمەوە بە وەرزش، بۆیە لە وەرزشکردنا